بینەرانی عزیز سڵاوتانەی بۆم کاتتان باش پرۆگرامی ئێواری سلێمانیتان پێشکەش دەکەم بۆ ئەمڕۆ بابەتێکی زۆر گرنگمان بۆ هەڵبژاردوون بە میوانداری زۆر بەڕێز کاک هاوسەر شێخ ساڵح کە بەڕێزیان شارەزای مەیدانی مادە هۆشبەرەکانن قسە و باس ئەکەین لەسەر زیانەکانی بەکارهێنانی مادی هۆشبەر لە کۆمەڵگادا. کاک هاوسەر بەخێر بی سەر و سەرچاو. سوپاس کاک هاوسەر. پێمان خۆشە سەرەتای پرسیارەکانم لەوە دەست پێکەم باسێکی مادە هۆشبەرەکانم بۆ بکەی بزانم چین ئەو بابەتانەی ئەو بە مادانی کە ئەچنە چوارچێوەی مادی هۆشبەرەوە. بەڵێ سوپاس دەکەم. مادە هۆشبەرەکان ڕێگێکی قوڵی هەیە لە مێژووی مرۆڤایەتیە و گەڕێنەوە بۆ ساڵانێکی زۆر لە ڕابردووە، بەڵام ئێستا بەداخەوە بەهۆی چەند گۆڕانکاریەکی علمی و فیزیایی و کیمیایی لە مادەکانە پەرێسەندووە بۆ چەند بابەتێکی چەند مادەیەکی زۆر زیاتر و زۆر کوشندەتر و زۆر زیان بەخشتر، بەڵام بەگشتی پۆلێنەکرێت بۆ مادە پزیشکیەکان و مادە کیمیاویەکان و مادە سروشتەکان، ئەو مادانی کە هەر خۆیان لە شێوە ڕۆک و لە سروشتە هەن. ئێستا هەستاون لە تاقیگەکانە بە تێکەڵکردنی چەند مادەی زۆر مادەی تازە و مادەی میکس و ئاوێتەی زۆر خراپ و کوشندە بەرهەم هاتوو بڵاو کراوەوە بۆیە کە ئەم مادە کیمیانی کە تێکەڵ کراون لە تاقیگەکانە و لە سروشتی خۆی براندەرەوە زۆر کوشندەتر و خراپتر و سامناکترن کە ئێستا لە کۆمەلگادا بڵاون. بەداخەوە بزانم کاک هاوسەر لە ڕووی بەکارهێنانەوە ئەم مادانە چەند جۆریان هەیە؟ لە ڕووی بەکارهێنانەوە وەکو لە سەرتاش ئاماژەم کۆمەڵی مادەیان لە ڕووی پزیشکیەوە بەکارهێنێ بۆ ئەو کەسانی کە ئازارە یاخود لە کاتی نەشتەرگەری یا پزیشک ڕێنمونیانەکە کە ئەم مادانە بەکاربێنن بۆ کەمکردنەوەی ئازار. بەداخەوەش ڕێگەیەکە لە ڕێگەکانی ئالوودەبوون، یعنی زۆربەی ئەو نەخۆشە بەڕێزانە ئەگەنە ئەو ئاستی کە زۆر ئەمادانە زیادە ڕۆیکەن لە بەکارهێنان لە ڕێنمایی پزیشک بچنە دەرەوە بەکاربێن، زیادەن کۆمەڵی مادەی تر بۆ هێورکردنەوە بەکارێن، ینی لە ڕووی دەرونیەوە هەم پزیشکە بەڕێزە پسپۆڕەکان کە کەسێک تووشی شڵژانی دەرونیە بێت لە ڕووی دەرونی و مادیانێنە بۆ هێورکردنەوە بۆ لە کەسانی ئاسایی دەرکەون لە کۆمەلگای. بەداخۆ ئەمیش زۆر جا کە زیادە ڕۆی تێداکرێ ئەچێتە باری ئەو مادانی کە مدبینە بن پێ و ئەبێتە هۆی زیان بەیانون لەسەر ئەم مادانە بەردەوامە بن. بەخۆی شتانە بەمی بۆ ماوەیەکی کاتیە مەسا ئەمەلیاتێکە شتێکە شڵەژانێکی دەرونی کوتۆڵێ، بەڵام بەداخەوە لێرە نەخۆشیانی هەتا مەدەل حیات ئەوێ ئەو بەکاربێنێ هەوڵی چارەسەرکردنەکە نایەکە بە ڕێگەیەکی سروشتی. تاکید بەهۆی ئەو زیادە ڕۆی کەسەکەیە کە ئیکا لەو مادانەیە ئەتوانێت دوای لە ڕێگەی ناساییەوە بەدەستێخات چکە ئێمە تا ئێستا توان لە ڕووی یاساییەوە ئەو نۆڕینگە و دەرمانخانە بەڕێزانە توانیان سەیتەرێکی باشکن کە نەیدێن بە نەخۆش بەبێ ڕەچەتی پزیشک بەبێ ڕێنمایی پزیشک، بەڵام ئەوان بەداخۆ لە ڕێگەی ناساییەکەوە کە ئێمە بینین ئەو بازرگانە تمۆح پەرستانی ئەو بازرگان چاو چنۆکانی کە ڕۆژانە خەڵک نەخۆشەخەن لەم کۆمەڵگەیانە و ئەو ماداناگەن نەدەستیان. بەداخەوە بزانم کاک هاوسەر ئێمە چۆن کەسانی توشبوو بناسیینەوە، ئێمە چۆن بزانین کەسێک توش بووە و ئەو مادەیە بەکار ئەهێنێ، چۆن خۆمانیان لێ دوور بخەینەوە، چۆن بیان ناسیینەوە؟ کەسانی توشبوو زۆر بە ئاسانیتوان لە کۆمەلگای دیاریکرێن، چونکە کەسانی توشبوو ئەو کەسانە کە ئاسایی ڕەفتار ناکەن، کاسایی لە ڕووی کۆمەڵایەتی، لە ڕووی دارایی، لە ڕووی تەندروستیش هەتا ناتوان ئاسایی بژین وەکو مرۆڤێکی ئاسایی. ئەو کەسانە دایم کەسانی گۆشەگیرن لە ڕووی دەرونیەوە، دایم کەسانی گۆشەگیرن بە ڕۆژ با بڵێن خامۆش و بێدەنگ و خەوتون یاخود بە شەو بێدارن، بە شەو ناتوانن چێژ لە ئیسراحەتی شەوان وەرگرن، یاخود لە ڕووی تەندروستیەوە کۆمەڵێ ئەسبابی زۆر هەیە و کەسانە دایم ئەو کەسانن کە ڕوخسارێکی شێواویان هەیە لە پێستیان، ینی کۆمەڵی برین و شێواندنێک بە پێستیان هەیە، یاخود کەسانێکن دەمیان وشکە بێت زیاتر پێویستیان بە ئاوە لە کەسانی ئاسایی زیاتر زۆر ئاو بەکارێن و ئاو خۆنەوە، یاخود ناتوانن ئەو کار و فەرمانانەی کە بەسەریانە ڕۆژانە ئەگە فەرمان بەربێ ئەگە کاسبکار بێگە هەر کەسێک هەر کەسێکمان کارێکمان لەسەرشانە ڕۆژانە ئەوان ناتوانن جێبەجێکەن و تەواو لەو ڕۆدا ئەبرن لە کار و پیشەکانیان. جا ئەمەش گەورەترین کێشەیە کە بۆ تووشی کەس ئەبێت لە ڕووی کەسێتی خۆی و لە ڕووی کۆمەلگاشەوە بێتە کێشە. ئەو کەسانن کە زۆر مەسریفن، ینی هەمیشە سەیرانەکەی گرفانیان خاڵیە بەهۆی گرانی ئەو مادانەوە کە لەلایەن ئەو تاجرا تا ئەو تاجرا چاوچنۆکانەوە ڕۆژ بە ڕۆژ استیغلال دەکرێن، مادەکان بەرزترەکرێتەوە بۆیە کە بە پارێکی زیاتر پێیان فرۆشن. ئەمانە کەسانی با بڵین مفلیس و گرفان خاڵیە بن، کەسانێکە بن توانای دارایان زۆر کەمە بێتەوە.
هەروەها ئێمە ئەو کەسانە بەوە پۆلێنەکەین کە دەست بۆ زۆر کاری نایاسایی و خەڵاتە بن لەبەر ئەوی پارەی باشتر بەدەستبێنن ئەچەند کاری نایاساییەکەن یاخود پەلکێشە بن بۆ کاری دزیکردن یاخود فرۆشتنی کەلوپەلی ناوماڵ و ئیترە شتێک دەستیان پێ بگا بیکەن بە پارە و بۆ کامادەکان بەدەستبێن جا ئەم جۆرە کەسانە زۆر بە ئاسانتر ئەناسرێنەوە لە کۆمەلگا بۆ ئەم کۆمەڵە خو خاڵیان هەیە لە تیانە مەوجودە بۆکە ئێمە ئەبێ بۆ پۆلینیکەین هەرچەنە قوربانی ئەم کەسانە قوربانی ینی نا کەسێکی بێزارمە خۆمیان لە درخێنەوە بە عکسەوە کەسێکی قوربانی ئەبێ ئێمە نزیک بینلیان لە معانات و ئازاریان تێبگەین و یارمەتیان بین و یارمەتیان بین بۆیەکە دوورکەون و دووبارە ئامادەیانکەینەوە بۆ ناو کۆمەلگا. زۆر باشە کاک هاوسەر بزانم ئەم مادانە وەک باست کرد لە کۆمەڵێ مادە پێگاتەوە چەندەها جۆریشی هەیە وەک ئەوەی کە ساڵانێکە بەداخەوانی گوێبیستی ئەوە بین کە چەند جۆرێکی هەیە و بە چەندەها جۆر ئەفرۆشێ لە بازاڕە بزانم ئەگەر کەسێک نەزانێت بۆ نمونە بیانەوێ بەکاری بهێنن بیانەوێت تووشی ئەم مەینەتی بکەن بەڕاستی بە جارێک و دووجار ئەو کەسە وای لێیە کە تووشی ئەو حاڵەتە ببێ مدمین ببێت خۆی ئەو بازرگانانە سیاسەتێکی بازرگانی خۆی تایبەتیان هەیە بۆ ئەم کارە لە بیدایەتەوە کەسەکان بەشتی سادە و بە مەوادی سادەی خەفیفی وەکو تلیا کە ئێمە کۆمەڵگە ئێمە زۆر با بڵێن شارەزای نیە لەم بوارەیە هەموو مادەکان وەکو پێکاتی خۆی بناسێتەوە بە ئامەڵان تلیاک وەکو تلیاک وەکو حەشیش و لە شێوازی جگەرە و یاخۆ پایپ کێشان و ئەم کۆمەڵەشتانەیە جارێک دووجار بە جۆر حیکەمیانە نیە ئەتوانێت بێتە هۆی چێژبەخشین بۆیان چێژێکی بێ یعنی بێقیاسی لێ بینن و کەسەکە بەم تەمەحەوە ئێوە بەردەوام بێت لەگەڵای بەڵام نازانێت لە ئایندەیەکی زۆر نزیک نەک دوورمەودا ئەو کەسانی ماوەی هۆشبەر بەکارێنن لە ئایندەی زۆر نزیک ڕوخیانی ساڵێکە دو ساڵە زیاتر نییە لە ڕووی جستی و لە ڕووی تەندروستیەوە تووشی کێشەی زۆر گەورابن ئەم کەسانە بە جورحەیەک و دوو جورحە ئەتوانن نەشەیەک یاخود تاقەیەکی زۆر باش وەرگن و ئەزان هەتا مەودای هەتاکو جۆرعەکە زیاترکەن و کاتی زیاتر باشن بە عکسەوە ئیتر ئەوە پەلیان هاوشە بۆ مدمەی نەبن کە مدمەی لە ماوەی چەند مانگێکە واکە هیچ ئیسفادێک لەم مادانە ناکە هیچ نیشانەیەک هەیە بۆ نمونە کەسێک ئاوا بیانێ بەکاری بێن لە ڕێگەی ئەو شتانی کە باست کرد دوای ئەوە ئەم نیشانانە چینکە لە کەسەکە یاجێرەکەەوە هەست بکە کە ئەم تووشی ئەم حاڵەتە بووە نیشانەکان ئاماژەم پێشتر نیشانەکان زۆرن ئەو کەسێکی گۆشەگیر مەسەر لە سەرەتایە لە سەرەتایە مەسەلەن بەیەک دوو جار بە عکسەوە زۆر نەش ئەوەرەگرێ زۆر تاقی لێ وەرگێت چێژیاتێ کە ئەم کەسە بەردەوام بێت لە ماوەیەکی زۆر کەمە کە چەند مانجێکە بێت جۆر حەکەی زیاکە سیرەکە هەمان نەش ناتوانێت وەرگێتەوە ناتوانێت هەمان تاقە و خۆشی لەو مادەیە ببینێ مەجبور مادەکە بگۆڕێت لە ڕێ بازرگانەکە مادەی تازەی پێناسیێنە کە بەتایبەت مادە کیمیاکانن بەلایە بە کریستاڵ و هێرۆین و کەپتاگۆن و هەتا دوایی ئەم مادانە ڕۆژ بەڕۆژ زیابوون و لە دایکبوونی زیاترمان هەیە مادەی تێکەڵاوی تاقیکەی بەلە هاوێژێ بۆ ئەمادانی تر تاو بەرەو مدمیمونە چێت کە کەوت لە مادەیەکی گۆڕی بۆ مادەیەک و جۆر حەکەی زیاکرد ڕێژەکەی زیاکرد ئەم کەسە بەرەو مدمیمونی تەواوەتیە چێت و ناڵێن چارەسەری نییە چارەسەری هەیە بەس ئاسان نییە چارەسەرەکەشی وەکو دەستپێکەکەی بە هەمان شێوە کاتی زۆرێت کە ئەو کاتە چووە حاڵەتی وێ چەند مادەیەکی گۆڕی و مدبووی و مادەکان چارەسەرەکەی زەحمەترە بەڵام چارەسەری هەیە خۆشبەختانە ئەوە نییە چارەسەر نەبێ یەکەم کەس دەسەر ئیرادە و توانە و شخصێتی ئەو کەسە وەستاوە کە بەکاری هێنێ بۆ دوورکەوتنەوە چات تاچ ئامادەی لەو مادان دوورکەوت چکە ئەو مادانە ئێمە هەمان نەزانین لە ڕووی پزیشک و کۆمەڵایەتی و دەرونیەوە تەواوتێکە لێو ئینسانە بێت تەواوتێکەڵی ئەندامەکان خوێنی ئەو کەسە بێت باشە کاک هاوسەر وەکو شارەزایەکە خۆ چەند ساڵ لەناو ئەو بوارەیە کارەکەیت بزانم ئەم مادانە چۆن ئەگاتە دەستی بەکاربەر چۆن ئەکاتە دەستی ئەو کەسانی کە ئالوودە بوون چۆن ئەکاتە دەستیان بەتایبەت لە هەرێمی کوردستان یعنی بە خۆشحاڵیەوە ئەسایش و ئارامێکی زۆر باشەیەوە خەڵکی کوردستانی ژەم کورد هەمیشە ڕێگریان لەو شتە کردو حەزیان بە بەکارهێنانی ئەو شتە نییە خۆشبەختانە دەستگا ئەمنیەکان زۆر چاکراوە و زۆر بەتوانە و توانای لۆجستیشان زۆر بەس لە ئێستایا بۆ ڕوبەڕووبوون و پەرزدانەوەی ئەو بازرگانە چاوچنۆک و هەلبەرستانی کە یان خۆشماندوو نەبن بەڵام ئێمە بمانێ نەمانێت لە ڕووی لە ڕووی جوگرافی و پێکاتی وڵاتەکەمانە کۆتنیتە نێوان سەر هێڵێکی گواستنەوەی مادەی خۆشبەر لە ئەوروپا و بە خاکی وڵاتە دراوسەکەمانە ئەم هێڵە هێڵێکی ئاڵتونیە
بازرگانی مادی هۆشبەر بەداخەوە بەڕاستی ئەوە وای کردووە کە لەم ساڵانی دواییە بەهۆی بازرگانی ئەو هێڵا ئاڵتونەی باسم کرد وڵاتەکە ئێمە پشکی شێری بەرکەوێ و لەبەر تەماحی مادی و پەلهاویشتن بۆ تەماحە دنیای و مادیەکان خەڵکانێکی زۆر ڕویان لەوە کردووە کە بازرگانی کەن بە مادانەوە بەداخەوە ئێمە ڕۆژانە گوێبیستەبین لە میدیاکانەوە لە هەواڵەکانەوە دەستگا فەرمیەکان کە چەندەها تۆڕ و بازرگانی مادەی هۆشبەر بە بەرپەرزدانەوە و بەکارهێنانی توندوتیژی دەستگیر دەکرێن بە شەڕ و پێکدادان ڕوویە لە ناوان هێزانیەکان و ئەو بازرگانانە ئەمە بۆ ئەمە وای کردووە تەماحە مادیەکە ئەوەندە زۆرە وای کردووە خەڵک سیرکە چۆن ئیسفادە لەو بەرژەوەندی و ئیسفادە چۆن کار لەو مادانە چۆن کاری بازرگانی پێوەکە بۆیە کە لەم دوایانەیە بەداخەوە چەند کەسی وەکو بازرگان و گروپ پەیدا بوون ئەیهێنە وڵاتەوە و لە ڕێی چەند کەسێکی ترەوە کە پیانەڵەن بایع شار یاخود فرۆشیاری وەردی ناو کۆڵانەکانەوە بەسەر ئەو چین و توێژە ئەو کەسانی بەکارهێنن دابەشەکەن بەڵام خۆشبەختانە ئێمە وەکو ئاماژەت پێ کورد لە ڕووی کۆمەڵایەتی ئەمە یەکگرتووی ناوێکە تا ئێسش خێزانەکان ئێمە خاڵ و مام و باپیرە و داپیرە و باوکو و دایک و خوشک و برا و خێزانێکی تۆکمە و تێکەڵین لەگەڵەکە ئەتوانین لە ڕووی کۆمەڵایەتی و ئەو پەیوەندیمان هەبێت کە ئاگاداری یەکتر بین و هەتا زیاتر پەراسەنەوە پەیوەندێت زۆر ئەمە دەگەت دراوسی و ئەوانە بە شێوازە تێکەڵا بین کە هەمومان ئاگاداری یەکە بین خۆی یەکی لە ئەسبابەکانی ئەو کەسانی کە تووشی مادی هۆشبەرە بن ئەوە لە کۆمەلگا دابڕاون لە ڕووی پەیوەندی کۆمەڵاتەکانەوە دابڕاون دوورە پەرێزن یعنی کەسێک نییە چاودێریان کە وەکو چۆن کوردەواری خوان دڵسۆزێ نییە بە خەمیانەوە بێت بەڵام خۆشبەختانە کوردەواری ئێمە ئەو پەیوەندی کۆمەڵاتی تا حەدێک توانیوەتی بەربەز بێ و ئەو پەیوەندی ئەمنی کە هەیە ئەو دەستگا ئەمنیانەی هەن ئەو بەڕێزانە کە شەو ڕۆژ ماندوو لە ناسانەوە ئێستا بوو لە ڕووی لۆجستیشەوە زۆر پێشکەوتوو بەتوانان ئەتوانن ڕێگرێکی باش بن خۆشبەختانە توانی وشیانە تا حەدە ڕێگن بەڵام ئێمە بێ هەر هەمومان لەیان خۆمانەوە هەر خێزانێک هەر سەرۆ خێزانێک هەر ئەندامی خێزانێک هەر فەرمانبەرێک هەر کەسێک لە لای خۆی ڕێگر بین هۆشیار بین چاوکراوە بین بۆ یارمەتیدانی دەستگا ئەمنیەکانیشان بۆ ئەمداری تاکو کۆمەڵگەشت تاکو کۆمەڵگەیەکی تەندروستمان هەبێ ئیشەڵا هەروە بە دەستە خۆش بە زۆر ڕاستە بزانم کاک هاوسەر دۆخی ئێستای عێراق و هەرێمی کوردستان بە تایبێت لە ڕووی بەکارهێنانەوە ینی ڕێژەکەی تا چەندە ئەوەی ئاگادار بیت وڵاهی من خۆمیچێکم لەوانەیە کە جاران یعنی جاران بۆ چەند ساڵە پێشستا بە مۆدای نزیک نەوجە دوور ئەمووت با خەڵک نەترسێنین بەس بەداخۆ ئێستا با خەڵک ترسێ بۆ زانەزەوەی سەلماندووە هەر شتێک لی بترسی هەولی سەرکەوتنی بەسەر هەوڵی ڕوبەڕووی بیتۆ بەڵام ئێمەش با لە مادی هۆشبەر ترسین بە کار ڕوبەڕووی بینەوە دۆخەکە ترسناکە دۆخەکە ئالۆزە وەزارەتی بەرگری عێراقی لە بڵاوکراوەکی فەرمی خۆیان ئەڵێ ئێمە لە 1000 کارمەند 100 کارمەندمان توش بووە بەکارهێنەرە یعنی ئەماکە ڕێژەکەی وەرگێ کاتە سەتایەک بەداخەوە لە ینی هەرێمی کوردستانیش هەر بە دوور نییە وەکو هەموو حەسە و بەرکەوتەکانی بەرکەوتەی هەیە لەمە ئێمەش بەداخەوە کۆمەڵگای ئێمەشتیا بڵاو بۆتەوە و ئەسا ترسەکەمان لەوەیە ئەوسا تاک تووشە بوو خێزان ڕێگری لێکرد بەڵام ئێستا تیاتی لە کۆمەڵە شوێن لە هەندێک شار و شارۆچکە خێزان بەکاملی توش بۆ خێزان بەکاملی هەموو چین و توێژێک بەکارهێنەری هەیە ئەو بابەتە لە هەموو چین و توێژێک بەکارهێنەری هەیە من بەپێی ئەو شارەزا مەیدانی خۆم کە هەمە لەو بوارەدا مرکزی شارەکان بە دەرەجەیەک و ئەو گەڕەکانی کە پەیوەندی کۆمەڵایەتیان تا بەهێز و خێزان تا پتەوتر و چینێکی ڕۆشنبیر و بە تایبەت فەرمانبەر و کاسمۆک و چینێکی وەسەڵیان ناوە کەمترە ئەطرافی شارەکان و ناوچە سنووریەکان بە هەمان شێوە زۆر ینی لەڕووی بەکارهێنەر و هەم بازرگانیکردنیش زۆرە تەیە بۆیە کە ئێمە ئەبێ هەمومان ئەو هۆشیارێمان لا دروست بێ هەمومان خەمی یەکترمان بۆ کە هەموو پارێزراوین چونکە مادەی هۆشبەر یەکێ لەو کێشانەوە کە تووشی تاکێکە بێ خێزانێ پێوەی گیرۆدا بێ شارێک و کۆمەڵگەیەک پێ داڕوخێ کێشی مادەی هۆشبەر ترسناکی مادەی هۆشبەر لەو خاڵایە بەتەکیت بزانم کاگەوسەر لە ڕووی یاساییەوە ئەگەر زانیاریت هەبێ ئەگەر زانیاریت هەبێ ئەوانەی کە بازرگانی بە مادەکانەوە ئەکەن و ئەوانشی کە ئیفرۆشن و ئەوانی بەکاری ئەهێنن لە ڕووی یاساییەوە هەمان سزایان هەیە
یاخو سزاکانیان جیاوازە. لەڕووی یاساییەوە سزاکان بەتەکید جیاوازە بەبێ ئەو بەڕۆجوڕحەیی ئەو بەکاربەرە یاخو ئەو بازرگانە پێی گیراوە یاخو بازرگانی پێوەکردیان بەکاربەرێ چی ئاسایی و بۆ خۆی بەکاری هێناوە تاکید جیاوازە. ئێمە دادوەرە بەڕێزەکان لەو خاڵەیە زۆ توندن هەم بەکارهێنەر کە ڕایەکی زۆر هەیە کە بەکارهێنەر قوربانی ئەمە بێکو نەخۆش تەعاملیانەکە بکەین و خۆشبەختانە هەوڵدراوە چەند ناوەندێکی پزیشکی چاودێری بکرێتەوە لە پارێزگا گەورەکانە بۆ ئەو کەسانەی کە بەکارهێنەر و ئەیانەوێ چارەسەر وەرگن. یعنی ئێمە بێ وەکو قوربانی وەکو نەخۆش سەیرانکەین بەڵام لە ئێستا بەپێی ئەو یاسا بەردەستانی کە هەیە ئەوانش سزا ئەدرێن ئیتر بەپێی ئەو جۆر و بڕێ کە پێیان ژیراوە بەڵام بازرگانەکان یاسا دادوەرانی بەڕێز زۆر توندن لەسەر ئەو سزانەی کە بۆیانەکەن و سزاکان هەتا سزای زیندانی هەتایی و هەتا لە سێدارەدانیش هەیە بەس لە هەرێمی کوردستان هەتا ئێستا لە واری مادی هۆش بە سزای سێدارەدان جێبەجێ نەکراوە بە هەتایی مێنێتۆ لە زیندانەکانە. هیچ نەکیژی شمولیان ناکە مەسەڵەن لێ خۆشبوون نەخێر بەپێی ئەو سزایی کە ئەدرێت لێ خۆشببوونی شمولی ناکەوە. شتێکی تریش هەیەمە لێرە بە ئاماژەی پێ بدەم ئەو کەسانی کە بۆ ڕێگای پارە پێیاکەن و یاخود با بڵێن دەوڵەمەنە بن و تەمە حمادەکانیان ێتە دەست با دڵیان پێی خۆش نەبێ یاسا و حکومەت و دەستگە ئەمنەکان یعنی ئەگەر لە ماوەیەکی زۆر کەمیشانە بێ لە ماوەیەکی زۆر وەسەتە ئەو دەزەگرن بەسەر یعنی ئەو کەسە کە ئەگیرێ بۆ مادانەوە بۆ هەچی پای کرد بێ بۆ جۆرە بازرگانی بۆ مادانەوە حکومت دەستی بەسەر ئاگرێ یعنی ئەمە شتێک نییە بۆ وەکو ئەوە چێژی لێ نابێنی بۆ هاتەیە کاتێکی زۆر کەمە و هەم خۆشت و هەم چۆن سەرشت و ماڵش دەڕوا لەگەڵ چکە ئەبێ ئەمە ئاگامە لەو خاڵە بێ و کەسانەیە هەر ڕێگێکی نایاسایی تۆ توێژیانی خۆتی پێبەڕێکەی لە ئاخرە هەر شکستێنی بەڵام مادەی هۆش بە زۆر خراپتر هەرچی پیاو کرد و ئەوەشی پێشتر هەت بۆ لەگەڵ یاڕات وڵی ئەوە بڕیارێکی هەستەکەم زۆر باش بێ ینی دەستگاکان و یاسایەکان زۆر مصرن لەسەر ئەو بابەتە هەرچی بۆ ڕێگەنا یاسایە بەدەست هاتبێ دەستی بەسەر ئاگیری زۆر باش چونکە ئەوەنی بینی بێتمان و بیست بێتمان ینی خەڵک هەبووە خێزانی خۆی لەسەر ئەم شتانە داناوە ماڵ و مناڵی لەسەر داناوە خانووی لەسەر داناوە ینی ماڵ و مناڵ گوناحی چییە مەسەلەن زەمبی چییە خۆی ژەهرایی بوونەکە بە ئاستێکە ینی هەچ کەس گرامێک لەو ژەهرە لە ماڵیا لە گرفانیان بیکێشێ هەموو خێزانەکێگرێت و هەموو کۆمەڵگاکەیەگرێت و ئەوە ئەو کەسانی کە تووشی ئەو مادانە ئەبن یەکەم کەس ئەوەی کە خۆیان لە دەسێن کەسایەتی خۆیان لە دەسێن کەسایەتی خۆیان دەزا ئەگەر یعنی ئەو ئینسانە بەخەم کەسایەتی خۆیان نەبوو بەخەم خێزان و مناڵ و ماڵ و عەشرەت و شار و وڵاتیەوە نامێنێ کێشەکە لەو خاڵایە خۆیە بینێتەوە هەموو شتێک لە دەستەیە ئێمە بینی ومانە سەدان خێزان هەزاران خێزان بەهۆی ژارابن بۆ مادەوە هەڵوەشاونەتەوە پەرتەوازە بوون یاخود بە عقارێکی خراپترا ڕۆشتن و سەرگەردان بوون بۆ یەکێکێ لە خاڵە زۆر سلبی و خراپەکانی ئەوەیە کە خێزان هەڵەوەشێنێتەوە مادەی هۆشبەر بەتەکیت کاگا و سەرباسی ئەوە کرد کە لە هەموو چوینی توێژەکان ئەم هەیە کە بەکاری هێنێ بزانام لە ڕووی ئەوەی کە لە ڕووی تەمەنەوە تەمەن بۆ نمونە ئەو کەسانی کە زیاتر گەنجن پیرن و بەداخەوە لە ماوەی ڕابردوو بینی ومان ئێسش ئەیبینین کە باسی ئەوە کرێت کە هەنێکات ئافرەتیش زۆر ئەچێتەناو ئەم بوارەوە بەداخەوە ئەمێ باسێکی ئەوم بۆ بکەی بزانم هەم ڕێژەی بۆ نمونە ئافرەت و پیاویش وەکو یەکە ڕێژەی تەمەنەکان چۆنن تەمەن لە ڕووی تەمەنەوە بڕواکە ئەوش هەموو تەمەنەکان لەخۆگرێ مێر منداڵ پێگەیشت و بە تەمەن یعنی ئەگە کەس لە مێر منداڵیەوە زیاتر مێر منداڵ سەرتێرەی بەسەراکرێت لەوەی کەسێکی پێگەشت و بەڵام ئەگە لە مێر منداڵیەوە توش بوو تازە لە پێگەشتوی و بە تەمەنیان ناتوانێت وازی لێبێنێ بەداخەوە دیاردەیەکی تازیە و چەند ساڵێکە هاتووتنەوەمەوە ئافرەتانیش بەرکەوتەی زۆر خراپن و ئافرەتان بوونەتە ئامرازێکی بەدەستی بازرگانەکانەوە ینی ئەو ئافرەتانی بە تایبەتی لە زۆرێک لە ڕێستۆرانت و کافتریاکان ئیشەکەن ئەوان بوونەتە هۆی ئامرازە بەدەست ئەو بازرگانە کە بۆ بە ساحکردنەوەی مادەکە بەکاریان هێنن هەر تاکو ئەگەر خۆشیان بەرکەوتە نەبن یاخو بەکارهێنەری مادەکە نەبن بەڵام بەشدارن لە بازرگانیکردن و ئامرازەکەن هەروەکویەکە بەڵێت زیاتری تۆماڵی خەڵک گوێرانە زۆربەی ئەو شوێنانی کە نەوجەوان و گەنج
ڕوویتیەکە ئەو ئافرەتانش کە بە تایبەت لە وڵاتانی دراوسێ و یاخو لە باشووری عێراق و ئەوانەوە هاتوونە ئێرە بۆ ئیشکردنەوە کافترە و ڕێستۆرانتەرانە ئەوانە زۆر بە ئیستیغلالەکەن بە بڕێک مادی کەم کە بۆ ساکردنەوەی مادەکانیان بەکارێن بەڵێ بەداخۆ ئافرەتانیش ئێستا بەشدارن بەرکەوتەشن بەکارهێنەرشن وە لە بازرگانیشە توانیوانە بازرگانەکان ئیسفادەیەکی زۆر بەڕووی بازرگانی خوانە باشی لێ بکەن یان لە ڕووی کەسایەتی ئافرەتەوە زۆر ڕاستە بەداخەوزام کاگاوسەر کۆتا پرسیارم ئەوەی بزانم ڕێنمایی چێ بۆ دایک و باوکان مەسەلەن بزانم مناڵەکانیان لەگەڵ کیا ڕەفیقەتیەکە ئەو شوێنانە کوێ سەردانی ئەەکەن بە تایبەت کە باست کردکە ڕێژێکی زۆر لە مێر منداڵ بەداخەوە تووشی ئەم حاڵەتە ئابن بزانم ڕێنمایی تۆکو شارەزایە وەکوی لەناو وەسەتەکەی چەند ساڵە کارت کردووە بۆ دایک و باوکان چییە؟ دایک و باوکانی بەڕێز پێویستە تەواو ئاگاداری هەڵسوکەوت و جوڵەی منداڵەکانی یابنیان خۆ ڕۆڵەکانی یابنیان چ کەسانی چواردەوریان بن ئێمە جارانەمان و ڕەفیقاتی کەسی باش ئێستا ڕەفیقایەتی گۆڕاوە ئێستا تەکنۆلۆژیا و سۆشیال میدیا ڕەفیقی سەرەکی ئینسانەکانن ینی ئەبێ سانسۆرێکی باش هەبێ لەگەڵ ئەوەشە تێکەڵاوی کۆمەڵایەتی تەندروست ینی هاوڕێبی لەگەڵ کوڕەکەتا لەگە کچەکەتا کە لە ئامادەیە خو لە زانکۆیە هەسەردانی کوێەکە لەگە کوێە تەعاملەکەیان ئەو بڕەمادیەی کە بەدەستیەوەیە چۆن بەکارهێنێ و لە چیدا بەکارهێنێ بەتەکیدگەنج ئێستا زۆر بەشیان بەداخەوە ینی ئەوەی و تەمەنی باسێکی ئیشوکارین یعنی بتۆ لە پرسیینەوەکی ئەم پارەی لەکوێ بۆ خۆدنی ئەو پارەی کە خۆی بەدەستێخەوە یا خۆ دەیەتێ چۆن سەرفێکە بۆیە کە پەیوەندیەکی تەندروستی کۆمەڵایەتی ئێمە لە زۆر شتە پارێزێ ئێمە یعنی نەک لە مادەی هۆش بە لە زۆر کاری خراپ و لە زۆر کاری ناسایی تریژە پارێزێ بۆز بۆ مادەی هۆش بە زۆر لەمپەرێکی زۆر پۆڵاینە لە بەردەمی ئەوەیە کە گەنج و کەس و خێزانمان تووشی مادەی هۆشبەر نەبێت پەیوەندیەکی تەندروستی کۆمەڵایەتیە و ئەگەر خوا نەخواسە توش بوو بە زووی چاودێری لەسەر بێ نزیک بوونەوە ناخێزەکانە پێزاندرێ چاودێری لەسەر بێ لایەنە پەیوەنددارەکان دەستگا ئەمنیەکان ئاگادارکرێنەوە ئەوان لە ڕێگەی کەسانی پسپۆڕ و پزیشکی تایبەت بۆ بارە بتوانین یارمەتی ئەو کەسە بن و چارەسەریکەن و دووبارە ئامادەکەنەوە بۆ ناو خێزان و کۆمەڵگا. زۆر باشە دەستان خۆش بێ من شتێکی ئەوتۆم نەماوە ئەگەر خۆت حەز بکەی ئاماژە بە شتێکی من بیر چوو بێ خۆشیتان لێکم بۆم دەرفەتاوە گرنگە هەر بەردەوام بن بەڕاستی مادەوەشبەرەکان لە ئێستا مەترسێکی زۆر گەورەیە ئێمە بعد لێ بترسین و بۆیەکە دووبارە ڕوبەڕووبینەوە بە سەریازاڵبی سوپاس بۆیەوە سوپاس بۆ بەڕێزیشتان زۆر سوپاس بۆ بەڕێز کاک هاوسەر شێخ ساڵح کە بەڕێزیان شارەزای مەیدانین لە مادە هۆشبەرەکان ئەمڕۆ لای ئێمە میوان بوون قسە و باسمان کرد لەسەر کاریگەری خرێپەکانی بەکارهێنانی مادی هۆشبەر لە ناو کۆمەلگا دووبارە بەخێربێ زۆر سوپاس تا پرۆگرامێکی تر شاد بن خواتان لەگەڵ بێت.